لە هەرێمی کوردستان بەردەوام دیوارێک لە نێوان هاوڵاتی و هێزە ئەمنیەکان بەتایبەت پۆلیس و ئاسایشدا هەیە. لەو ڕوانگەیەوە بەشی پۆلیسی کۆمەڵگەیی لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان کۆڕبەندێکی ساز کرد. ئامانج لە کۆڕبەندەکە لە یەک نزیکردنەوەی ئەو دوو توێژە و کەمکردنەوەی ڕێژەی تاوان و ئاشتکردنەوەی هاوڵاتی مەدەنی بە هێزەکانی پۆلیس بوو. ئێمە ئەمڕۆ لێرە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان بەشی پۆلیسی کۆمەڵگەیی هەستان بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک دیارە مەبەست لە ئەنجامدانی کۆبوونەوەکە ئەوە بوو کە ئێمە پۆلیسی کۆمەڵگەیی بە ناوچەکە ڕابگەێنین. دیارە چەمکی پۆلیسی کۆمەڵگەیی بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە و بۆ دروستکردن و هاوبەشیکردنی هاوڵاتیان بۆ دەستەبەرکردنی ئەمن و ئاسایش لە ناوچەکەمان. بەشێک لە چین و توێژەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن چالاکی لەو جۆرە گرنگە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتی و هێزەکانی پۆلیس لە ئەرک و بەرپرسیارەتیان، بەڵام سەرەتا دەبێت پۆلیس هۆشیار بکرێتەوە لە مامەڵەکردنیان لەگەڵ هاوڵاتیان و چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ڕوودا و پێشهاتەکان. ئەم کۆڕبەندە ساز کراوە بە ئامانجی ئەوەی نزیکبوونەوەیەک یاتر وێنایەکی جوانتری پۆلیس نیشان بدرێت بە هاوڵاتیانی هەرێمەکەمان، چکە لە ماوەی ڕابردووە فەراغێک هەیە، فەراغێک با بڵێن کە پەیوەندی هەیە بە چۆنێتی پەیوەندی هێزەکانی پۆلیس لەگەڵ هاوڵاتی. ترسێک هەمیشە ترسێک هەبووە لەلای هاوڵاتی لە ناحیەی مامەڵەکردنیان لەگەڵ پۆلیسا. سەرەتایەک پێش ئەوی بچینە ناو ئەوەی بڵێن کۆمەڵگە و شیار بکەینەوە سەبارەت بە پۆلیس یاخود دەستگای حکومی، ئەبێ سەرەتا هەموو کەسێک کە ئەندامە لەم لێژنەیە کار لەسەر ئەو بکات لە ناو فەرمانگەکەی خۆیەوە، مەسەلەن چ لە پۆلیس بە یاخود ئاسایش بە یاخود هەر فەرمانگەیەکی مەدەنی بێ ئەگەر هات و ئەندام بوو لەم لێژنەیە بێ سەرەتا وانەی وشیارەکان لە ناو ئەو فەرمانگە حکومیانەوە دەستی پێ بکەین، ئەو فەرمانگە ئەمنیانەوە بۆ ئەوی بتوانین یەک ئەو کەسانەی کە هێزی ئەمنین پێش ئەوەی هاوڵاتی هۆشیار بکەین ئەوان هۆشیار بکەینەوە، چۆن بتوانن زیاتر ڕێز لە ئیرادەی ئەو کەسانە بگرن کە ڕۆژانە سەردانیان نەکەن، یاخود ئەو کەسانەی کە مەسەلەن تۆمەتبارن بە تاوانێک یاخود بە کەتنێک سەرەتا سزان نەسەپێنرێ بە سەریانە، ئەوش بۆ ئەوەی زیاتر یاسا بەرقەرار بێ ئەم کەسانە ئیشان مەسەلەن تەنها دەستگیرکردنیەتی. چالاکێکی مەدەنیش پێی وایە لە ڕابردوودا هێزە ئەمنیەکان هۆکار بوون بۆ ئەو بۆشاییەی لە نێوان خۆیان و هاوڵاتیاندا هەیە، زۆر جاریش لە ڕووداوەکاندا بە تایبەت خۆپیشاندان و ناڕەزاییەکاندا بە توندوتیژی ڕوبەڕووی خەڵک دەبنەوە. هەنگاوەکانی پۆلیسی گەرمیان بۆ دروستکردنی کۆڕبەندێک بۆ ئەوەی کە هەماهەنگی لەگەڵ هەبێ جێگەی خۆشحاڵی و دەستخۆشیە بۆ کەمکردنەوەی تاوان، بەڵام دەبێەوەمان لەبیر نەچێت لە ماوەکانی ڕابردوودا زۆرێک لەو تاوانانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان چالاکۆنانی مەدەنی خۆپیشاندانان کراون خودی هێزە ئەمنیەکان بوون. بۆیە لە ئێستادا ئەگەر پۆلیسی گەرمیان یا بەشێک لە پۆلیسی گەرمیان کە پۆلیسی کۆمەڵگەیە هەنگاو بۆ دەنێت کە لەلایەن چالاکۆنانەوە یاخود خەڵکانێکەوە هەماهەنگی بکرێ، دەبێت لە پێشدا خودی پۆلیس بەخۆیدا بچێتەوە بە مەهامی کارەکانیدا بە میکانیزمی کارکردنی بە چۆنێتی وەڵامدانەوە پێشوازیکردنی لە دەنگە ناڕازیەکان لە خۆپیشاندان لە هەر حاڵەتێک کە خەڵک داواکاری و مافی ڕەوای خۆی هەیە. بەشێک لە شارەزایان و پسپۆڕانی بواری مافی مرۆڤ دەڵێن نەبوونی متمانی تەواو بە هێزە ئەمنیەکان و پۆلیس بە تایبەتی و ڕۆتینیاتی دادگا و دام و دەستگاکانی حکوومەت لە کاتی سکاڵانووسین و بوونی کێشەدا هۆکارێکی دیکەیە کە وای کردووە هاوڵاتی هەندێک جار لە کاتی ڕووداوەکاندا پەنا بۆ پۆلیس و هێزە ئەمنیەکان نەبات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.